سڵاوتان لێبێ بیلاڕۆفم کاتی ئابوووریە ئەم ئێوارەیە ئەم بابەتانەتان بۆ باسەکە. تادێت کێشەی موچە قوڵتر و ئاسۆی چارەسەری ناڕوونترە بێت بۆ هەڵسەنگاندنی دۆخەکە و کێشەی موچە و گرفتەکانی تەوەرەکی سەرەکی کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیران بوو. وەزارەتی بازرگانی عێراق لە پلانیدایە هاوکاری دارایی هەناردەکارانی عێراقی بکات. نوێنەری ژووری بازرگانی سلێمانیش داوا دەکات هەناردەکارانی ناوخۆیی هەرێمی کوردستانیش بگرێتەوە. یەکێتی ئەوروپا سزای سەرهێڵی فڕۆکەوانی عێراقی بۆ ماوەی 6 مانگی تر درێژ کردەوە کە بەهۆیەوە هێڵی ئاسمانی عێراق ناتوانێت گەشت بۆ فڕۆکەخانەکانی ئەوروپا بکات. بەهای دینار بەرامبەر دۆلار بەرز بۆەوە هاوکات لیرەی سووری بەرامبەر دیناری عێراقی دابەزی. کاردانەوەکانی ڕابەری باڵای ئێرانیش لەسەر دۆسی ئەتۆمی بەهای تمەنی دابەزی. دووبارە سڵاو. کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بوو کەمێک پێش ئێستا ڕاگەیەندراوێکیانە بوو کە چەند بابەتێکی گرنگ پەیوەست بە دۆخ و گوزەرانی هاوڵاتیان بەتایبەت موچە هەروەها پێشینەی هاوسەرگیری و بابەتی گرێبەستەکان لە نێو کۆبوونەوەکە تاوتێکرا بوو. یەک بەیەک لەسەریان هەندێک زانیاریتان پێم لەسەر بابەتی موچە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان باسییان لەوە کڕوە چی داتا و زانیاری هەبووە بە چاودێری دارای عێراق و هەرێمی کوردستان دراوە هیچی شاراوایان نەبووە سەبارەت بە بابەتی موچە لە هەرێمی کوردستان چەند موچە خۆر هەیە وەزارەتەکان چەندن و چەندی پێویستە چۆن خەرج کراوە. ئەمە لە بابەتی موچە هەروە داواشیان کرد وەزارەتی یاخود ئەنجومەنی وەزیرانی فیدراڵ پێداچوونەوە بە بڕیارەکانی کە ناکرێ بڕیار لەسەر نەناردنی هەشت موچەی ئەم ساڵ بدرێ و پێی وابوو ئەمە بە سزادانی بە کۆمەڵە واتە سەرجەم هەرێمی کوردستان دانیشتوانی کوردستان سزا دراون کە هەشت مانگ موچەیان بۆ نەنێردرێ و وتوشیان ئەمە پێچەوانی یاسا و دەستورە کە بەستیان بڕیاری دادگای فیدراڵیە داواکەن ئەنجومەنی وەزیرانی فیدراڵ پاڵپشت بە یاسای دادگای فیدراڵی موچە بۆ هەرێمی کوردستان بنێرێ. سەبارەت بە پێشینەی هاوسەرگیری کە سوکاری پلەیەکی شەهیدان ئەنجومەنی وەزیران بڕیاری لێخۆشبوونیدا بۆ ئەو کەسانی کەمی حەوت دیاریان وەرنەگرتووە تەنها پێشینەی هاوسەرگیریان وەرنەگرتووە کە سوکاری سەربەرزی شەهیدان ئەو کاتانەی کە پێشینەی هاوسەرگیری هەبوو کە 5 ملیۆن بوو ئەوان 10 ملیۆنیشان وەرەگرت پێنجی حکوومەت پێنجی ئەوەی کە سوکاری شەهیدن ئێستا حکوومەت هەرێمی کوردستان بڕیاریەوە ئەوەی کە پێشتر یاویانێتەوە ئەوەی کە ماوە لەسەریان لێخۆشبوونیان بۆ کا بەمەرجێ هاوکاری یاخود پێشینەی تری وەرنەگرتوێ یاخود دیاری تری وەرنەگرتوێ کە هەندێک کەس لەوەیە سوودمەند بوو بێ لەم بابەتە. سەبارەت بە گرێبەست ئەوانی کە لەسەر داهاتی پەرەپێدان یاخود داهاتی فەرمانەکانی خۆیان گرێبەستیان بۆ کرابوو کێشەیەکی گەورە بوو جیاواز بوون لەو کەسانی کە گرێبەستی 500,000 و 400,000یان بۆ کرا لە ڕووی موچەوە جیاوازێکی وایە نەبوو بەڵام لە ڕووی تازەکردنەوەی گرێبەستەکانیان هەروەها لە ڕووی ئیمتیازاتەوە جیاوازی تایبەتمەندیانە بۆ ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان گوێی لە راپۆرتەکەی ئەمڕۆ گرتووە بە تێر و تەسەلی نەبینیوە داوای لە وەزارەتی دارایی و لایەنە پەیوەندیدار و وەزارەتەکانی تر کردو بەم بابەتە کە ئاماری ورتر هەروەها بە دواداچوونی ورتر لەسەری بکەن جۆرەکانیان چین چەند عەدەدن ژمارەیان چەنە تاکو لە کۆبوونەوەی ئایندە بڕیار لەسەر ئەو گرێبەستانە بدرێ و مافی تەواویان بۆ دابین بکرێ. بابەتی پشوشی تیا بوو خەڵک چاوەڕێ کرد هەفتەیەک پشوو ڕابگەێنرێ موچە دابش دەکراوە هەروەها جەژنی پیرۆزی قوربانیش خۆی 4 ڕۆژە جومعە و هەروەها هەینی و شەمەش بەر یەکەم ڕۆژ و دوم ڕۆژەکرێ و نەزانی کە تاویزەکرێ بەڵام هەر وەکو ئەوەی لە پێچەوانی بەغداکرابێ هەرێمی کوردستان ڕۆژێک کەمتری لە عێراق پشوو ڕاگەیاند. ئەنجومەنی وەزیرانی عێراق ڕۆژی چوارشەمە و پێنجشەمەی ئایندەی کردەوە بە دەوامی فەرمیواتە ڕۆژی یەکشەمە و دووشەمە و سێشەمەی کرد بە پشوو بەڵام هەرێمی کوردستان لە ڕۆژی هەینی شەمە یەکشەمە دووشەمەی کرد بە پشوو ڕۆژی سێشەمە دەوامی فەرمیە بەڵام عێراق ڕۆژی چوارشەمە دەوامی فەرمیە هەروەگەوەی سوێنیان خوارد بێ هیچ شتێک لەگەڵ عێراقا نەکەن خۆکرا پێنجشەمەیان بکردایە بە دەوامی فەرمیەکە. لەسەر موچە با هەندێک شتان پێ بڵم لە سەردێڕەکە پێم وتن قەیرانەکە قوڵتر بۆتەوە ئاسۆکەشی چارەسەرەکەی نادیارە کێشەی موچەی هەرێم تادێ قوڵترە بێتەوە ئاسووی چارەسەریش نادیارە و ئاڵۆزتر بووە. ساڵانی پێشتر یاسای بووجە
هەرێک لە عێراق و هەرێم بە مەتری خۆیان ئەیان پێوە بەڵام لە ساڵی ڕابردوو لەسەر سکاڵای موچەخۆرانی هەرێم دادگای فیدراڵی دۆسیەی موچەی بەلایەکان خست بەڵام زۆری نەبرد کێشە و ململانەی سیاسی ئابووری بە تایبەت کەرتی نەوت و غازی سروشتی ئاڵایە و ملی موچە و فەرمانبەران و خانشینان و تۆڕی چاودێری کۆمەڵایەتی لەم بەرە جەژنانە ناومێت کرد و بازاڕیشی لە هەرێمی کوردستان بێناس کرد. ئالێرە هەندێ زاناییتان پێڵم لەسەر موچە لەسەر ئەو ڕاگەندراوانی عێراق و هەرێمی کوردستان و ئێستش ناوێکی تر هاتۆتە نێو بابەتەکان ساڵەکە کە وش دادگای فیدراڵیە هەر کێشەیەک دروستە بێ هەرسێکیان بەیاننامە لەسەر بەیاننامە ڕاگەندرا و لەسەر ڕاگەندرا و چ وەزارەتەکانیان بێت چ لەسەر ئاستی باڵا بێت ئەوەی کە تایبەتە بە حکوومەتی فیدراڵ هەندێ تێبینی هەیە لەسەر شێوازی قسەکان و ڕاگەندراوەکانن کە باس لەوە کا پشتگیرێن بۆ بودجەی 3 ساڵی تەواو بووە کاکری ئەم قسەیە کۆی داهاتەکانی هەرێمی کوردستان ئەوەی عێراق بۆی ناردەوەی قەرزی کردەوەی لە نەوت و نانەوتی دەستی کەوت و کۆی بکەیتەوە ئەکرێ وەکو مانتەق لێکی بیتەوە بەڵێ ئەم قسەیە تەواو چکە کاتە 40 تریلیۆن دینار بۆ ماوەی 28 مان کە هێشتا 36 مانگیش نییە 3 ساڵی تەواویش نییە هەرێمی کوردستان 40 تریلیۆن دینار داهاتی هەبووە بە قەرز و بۆی عێراق ناردوێتی و بە نەوت و بە نانەوتی ناوخۆی خۆشیەوە بەڵام لە ڕوویەکی دیکەوە بابەتی موچە هیچ کاتێک ناچێتە نێو پابندبوونی بڕی دیاریکراوی نێو خەرجەکانی ڕاستەقینەی نێو بودجە چونکە ئەگەر وڵاتێکیش ساڵێک یاسای بودجەشی نەبوو هەر ملزەمە بەوەی کە موچە دابینکە چونکە بابەتی بودجە نەخشەی کۆی دارایی وڵات پیشانەیە بابەتی موچەش پێویستیە کە بۆی فەرمانگەکانی لە کارکردن نەوەستن باس لە تەوتین کراوە جۆرێک لە دووفاقێت هەیە لەم ڕاگەیەندراوانە هەر ڕاگەندراوی ئەنجومەنی وەزیرانی عێراق و دادگای فیدراڵیمان هەبوو پێشتر باس لەوە کراوە ئەو بانکانەشی کە لەلایەن بانکی ناوەندی عێراقەوە بە فەرمی ناسێنراون ئەتوانرێ هەژماریان تیا بکرێتەوە کە هەژماری من لەو بانکانە پرۆسەکەی دەست پێ کردووە بەڵام تەوتین لە ئێستاە و لە سەرەتاشا بۆ مانایەت کە فشار بوو لە سەری وسان کە ئەبێ ئیلا لە سێ بانکی حکومی بانکی ڕافیدەین ڕەشید TBI بکرێتەوە کە لقیشان لە هەرێم نییە بە تایبەت ڕەشید و ڕافیدەین TBI لقی هەیە بەڵام توانای لە خۆگرتنی ئەو ژمارە زۆرە موچەخۆرانی نییە باسی لەوە کە 150 میلیارد دینار داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان مانگانە بدرێ بە عێراق ئەتوانن تا ئێستا چارەسەری کێشەی موچە بکەن بەڵام جۆرێک لە دووفاقێت هەیە لەگەڵ خاڵی یەکەم لەگەڵ 150 میلیارەکە ئەگەر پشکی هەرێم تەواو بووە چۆن داوا لە هەرێمەکەی کە 150 میلیارە بۆ بنێرە اینجا تۆ توانی مانگەکانی تر بۆ هەرێمی کوردستان بنێری هەروەها باسی هەناردەی نەوتی کردووە کە ئەگەر هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە یاخود دەستی پێکرا بە شکلم کێشانە نابوو ئەگەر پشکی هەرێم تەواو بووە چه پێویستی بەم بابەتانەیە تۆ قسەی لەسەر بکەی حکومەتی هەرێمیش چەند ڕاگەندراوێکی بۆ خۆلاسی کەلامەکەی ئەوەیە کاڵێ هەناردەی نەوت وەستا وەکو پابەندیەکی ئێمە کە عێراق داوای کردبوو بیوەستێنین وەستاندومانە بەغداد تەنها موچەی بۆ ناردووی نەک پشکی هەرێم و بودجەی هەرێم بەپێی ئەو داتانی خستوانێتە ڕوو هەروەها 5 مانگ نەوتمان ڕادستی بەغدا کرد نەک دینارێکی ناینێ فلسێک و سنتێکی شینیا بۆ کۆمپانیانی کە بەرەمیانە نابوو بەڵام لە ڕاستی هەرێمی کوردستان لەم بابەتەیە شەفاف نییە چونکە چەند مانگێک چەند ڕۆژێکی ئەو 5 مانگە 85,000 بەرمیل بوو دوای 115,000 بەرمیل 185,000 بەرمیل دوای هاتەوە 90,000 بەرمیل کە بەپێی یاسای بودجە ئەڵێت 400,000 بەرمیل نەوت کەمتر نەبێ و لە هەمان کاتدا عێراق و هەرێم ڕێنەکەوتبوون لەسەر تێچووی دەرهێنانی نەوت بۆیە ئەوە گرفتێکی گەورە بوو کە عێراق نەیتوانی وەکو پێویست پارەی ئەو نەوتەش بنێر بەڵام لەو چەند مانگەی کە هەرێمی کوردستان نەوتی ڕادستی عێراق کرد بەغداد پارەی نارد بۆ دابەشکردنی موچە بەغداد تەنها موچەی ناردۆ باسمان کردەوە پشکی هەرێم خەرج نەکراوە کە ئەوەش یەکی کتێر لەو قسانی کە هەرێمی کوردستان باسێکە بابزانی دادگای فیدراڵی چێڵێ دادگای فیدراڵی ئەلفەوە کە دەست پێکاڵێ کاکە موچە تێکەڵی
ململانی سیاسی نەکەن. خۆ عێراق نەیوتووە من بەهۆی ململانی سیاسیەوە موچە نانێرم، هەرێمیش نەیوتووە من بەهۆی ململانی سیاسیەوە هەندێک ڕێکارێکم کە بەغداد و ڕابێ. بۆیە ئەم بابەتە ئەکرێ وەکو قسێکی زۆر لاستیکانە بەکاربێنێ، کەس نەیوتووە ئێمە ململانی سیاسیمان هەیە من موچە نانێرم. عێراق ململانی سیاسیم لەگەڵەکە بۆیە من شتی ترەکەم، عێراق بڵێ هەرێم ململانی سیاسیکا بۆیە موچە نانێرم، بۆیە ئەم قسەیە تا ئاستێکەکرێ بڵێین باتڵە، چونکە سەلماندنی دادگا پێویستی بە سەلماندنە و وشەی دەقیق و دیاریکراوێ، بۆیە جۆرێک لە قسێکی لاستیکی هەرکەس بێ ئەتوانێت بە مەتری خۆی ئەم قسەیە بپێوێ. لە پشکی هەرێم باسکراوەکە موچە بدرێ، ئایا لەو پشکەی کە لە کۆی بودجێ عێراق دیاریکراوە یاخود لە خەرجی فعلی کەەوە پێویستی بە ڕوونکردنەوەی دادگای فیدراڵی بێ لەسەر بابەتە کە من قەناعەتم وایە بچنەوە پاڵ قسەکەی وەزارەتی دارایی عێراق کە بڵێ لە خەرجی فعلیابێ، هەروە داهاتی نەوت و نانەوتی هەرێم بە پێی یاسای بودجە بدرێتەوە بە عێراق، کە ئەوەش هەرێم و بەغدا خۆیان کێشەیان هەبوو لەسەرەوەی کە چۆن ئەمە بنێرن، چۆن داوایکەن، چەند بێن بە یەکتر. دادگای فیدراڵیش دیسان نردونێتەوە سەر هەمان خاڵی پێشتر کە ئەوان کێشیان هەیە لەبری ئەوەی یەکلای کاتەوە فعلەن لە 150 گومرگ و باج بات یاخود نیوەی ئەوەی کە دەستێکەوێ، هەروەها تەوتین بکرێ تا ئێستا 3 جار دادگای فیدراڵی 3 قسەی جیازی بە سەرەتاوتی تەوتین تەنها بانکە حکومیەکانی دەرەوەی ئیقلیم کە مەبەستی ڕافیدەین و ڕەشید و تەواوموت لەگەڵ TBI، بەڵام دواتر لە ڕوونکردنەوەکە کە داوای لە بانکی ناوەندی کرد بۆ ڕوونکردنەوە با لەسەر ئەو بانکانی کە لە هەرێمی کوردستانن ئایا مۆڵەتی ئەوانیان هەیە بانکی ناوەندی بڵێ وتبی ئاسایە لەو بانکانش بکرێتەوە، بەڵام لە ڕوونکردنەوەی چەند ڕۆژ پێشێستا کە هەندێک کەس پێیان وا بوو ئەمری وەلائیش دەرەکە باسی تەوتینی کردبەوە لەو 3 بانکە کە ئەبێ دوعا بکەین. خەڵک پێی خۆش بوو کە دادگای فیدراڵی هاتووەتە سەرخەت لە ئەنجامی شکایەتکردنی چەند فەرمانبەرێکی هەرێمی کوردستان ئەمری وەلائی دەرەکە، بەڵام ئەگەر ئەمرە وەلایەکی وەکو ڕوونکردنەوەی بێ ئەبێ دوعا بکەین ئەمرە وەلایەکی دەرنەکە، چونکە ئەگەر بچێتەوە سەر خاڵی تەوتین من ناڵێم تەوتین باشەوە ژماری من خراپە یاخود پێچەوانە، بەڵام کەس نەی کردووە چەندین مانگی پێویستە بێت تا تەوتین کرێ هەر ڕێگە و هەژ مانگاکە کە عێراق نیازی نییە موچە بنێت. ئەمە لە بابەتی موچە بۆ هیوایی کە دوای جەژن ئاوێ بکرێ بۆ ئاگرەیە کە من بەش بە حاڵی قەناعەتم وایە ئەگەر بۆ ئەم مانگە هەل بکرێ ئەوە تاکو هەڵبژاردن ئیتر کێشەی موچە دووبارە نابێتەوە، لە دوای هەڵبژاردن 11 هەڵبژاردنە بە تەمای موچەی مانگی 11 مەبە ئەگەر هەڵبژاردن لە کاتی خۆیان کرا. باسێکی بازرگانی عێراقتان بۆ بکەم. وەزارەتی بازرگانی عێراق پلانی کێ کە هاوکاری دارایی ببەخشێت بۆ زیادکردنی هەناردەی بەرهەمی ناوخۆی عێراق بۆ دەرەوە، واتە هەر بەرهەمێکی ناوخۆی عێراقی بێ بنێردێتە دەرەوە هاوکاری بکرێت. دکتۆر ئەسی داود غەریری وەزیری بازرگانی عێراق لە بەغداد لەگەڵ نوێنەری ژوورە بازرگانەکانی عێراق کۆبۆتەوە لەگەڵ هەندێک بازرگان و هەروەها دەستەی کارگەری ئەو ژوورانە بۆ ئەوەی کە پلانەکەیان بۆ ڕوون بکاتەوە کە بریتێ لەوەی کە پاڵپشتی بەرهەمی ناوخۆی عێراقەکە بۆ هەناردە، واتە ئەگەر کاڵاکی عێراقی هەبێ بوێ هەناردەی بکە حکوومەتی عێراق بەشێکی ئەو لایەنەدارایی لە ئەستۆگرێ بۆی نرخەکەی لە دەرەوە تا ئەستێک هەرزانتر بکەوێ بتوانێت کێبڕکەی کاڵای وڵاتانی تر بکە وەکو پاڵپشتێکی شەبێ بۆ ئەم بابەتە. ئارام بابان کە وەک نوێنەری ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی لە کۆبوونەوەکە بەشدار بووە، داوا خواستی بازرگانانی و خاوەن کارگۆ پیشەسازەکانی سلێمانی بە وەزیری بازرگانی گەیاندووە داوای کردووە بڕی هاوکاریەکە بۆ لە 1990 بەرز بکرێتەوە بە کۆی گشتی هاوکات. وەزارەتی بازرگانی عێراقیش هەوڵی جدی بدات بۆ چارسەرکردنی ڕێگریەکان لە هەناردەی بەرهەمی ناوخۆی هەرێم بۆ ناوەڕاست و باشووری عێراقی ئێستا کێشەیەکی گەورە لە نێوان هەردوولا دروست بووە، بەشێکی کارگەکانی هەرێمی کوردستان کێشەی ساختکردنەوەی بەربوومەکانیان یاخود بەرهەمەکانیان بۆ دروست. لە ستۆدیۆ لەگەڵ ئارام بابان ئەندامی ئەنجومەنی ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی گفتوگۆەکەم. کاگارام سڵاو لێ. سڵاوەتەوە دکتۆر گیان. جابای سەر وا بڵین ئەم هاوکاریە دارایی یاخود ئەم پلانی وەزارەتی دارایی بازرگانی عێراق چی ئەگرێتەوە و هاوکاریەکە چۆنە؟ پێشەکی بە ڕاستکردنەوەی بکەم من
هاوکاری دارایی لە 1990 داواکاری من نەبوو. داواکاری ئێمە بەگشتی تقریبان 20 کەس بووین گەورە هەناردە کارەکانی عێراق بوون لەوێ. داوای بۆ لە 26 و 27 بەرز بکرێتەوە. یعنی لە 92 بکرێ بە 26 و 27 هەناردەکردن ئەم حکوومەتەی سوودانی بە خۆشحاڵیەوە بە شێکم پرشێکیش بەر ئێمە بکەوێ دروستانە مامەڵە لەگەڵ بەرهەمهێنانەکەن. عێراق گەیشت بووە مستەوایەکی مستەهلیک بەکارهێنەر لە 1990. ئەم کابینە تازەیە وای کرد ئاستی بەرهەمێنان بەرز بکاتەوە. ئاستی بەرهەمێنانی تاچی عێراقی بەرز بکاتەوە. هیچ داتایەکێ جیاوازێک دەربخا لەمڕۆ؟ هەناردەکردن لە عێراقا لە ساڵێ لەمە پێش 100 ملیۆن بوو. 100 ملیۆن دلار. 100 ملیۆن دلار قەبارەکەی 100 ملیار ببوورە 100 ملیار. بەڵێ لە ئەمە بەنەوتەوە نەبێنەوت نانەوتی یعنی عێراق بڵێ ساڵی ڕابردوو ساڵی ڕابردوو بەستی 2024 بڵێ 100 ملیار دلار هەناردەی هەبوو. بڵێ ئەم ساڵ بۆ بە 700 ملیار بەو ئارام تۆزە زۆرەش ملیارە. ئەخر ئەو قەبارەیە نزیکە لە قەبارەی چین و ئەمریکا هەستەکەم ملیۆن دلار بێ. دوێنێ لە سەر ملیار قسەکانە کرا. ئەم سیاسەتی ئەمان گرتویانەتە دەست ڕێکخستنەوە لەسەر هاوردە. ئێمە زۆر هاورداکەین ڕسوماتێکیان داناوە بەو ڕسوماتە دەمی هەنارداکەن. ئەبەمە وای کردووە بازرگانەکانمان بتوانن زیاتر منافەسە بکەن لە دەرەوە. کار ئاسانی لە گومرگە، کار ئاسانی لە کاتی حواڵەکردنی پارەکەیە، کار ئاسانی لە گەڕانەوەی ئەو پارەی کە ئەو کاڵایان پێفرۆشتووە وای کردووە لە 100 تا 400 هەناردە بەرزکاتەوە. هەناردەکردن کاڵانی چی کە زۆر هەنارداکەی لە عێراق؟ لە عێراقا موادی خام لە عێراق زۆرە زیاتر با بڵێن خورما بە دەرەجە یەکە بە دەرەجەی دوو بەرد لە ڕوومادی ڕەملی زوجاجی هەیە. ئەگەر باسی ئەوە بکەین زۆر کاتیەوێ بەس عێراق دەوڵەمەنە بە موادی خام ئەیتوانێت بینێرێتە دەرەوە. بەرهەمی کارگەکانیش ئیسە چەند کارگەیەک ئیسە دروست بوون ئەوانیش بەرهەمی باشیان هەیە زیاتر لە پێویستی عێراقا ئەتوانن منافەسەی دەرەوەی پێ بکەن کاڵاکانە نێرنە دەرەوە. بەم پلانە وای ئەو لە 1990 کە باسمان کرد عێراق بۆ ئەگەر نرخەکە بایی 1000 دینار بێ بای ملیارێک دینار بێ بە ئاسانتر باسیکەن. حکوومەتی عێراقی 200 ملیار بۆ نزیکەی 190 ملیۆن دەیاتێ بۆ کارگەیە کە ئەوراقەکانی ئەمەنەی ناردۆتە دەرەوە لەسەر ئەو پارەیە 990 ملیۆن وەرەگرێت. ئەمە لە هەموو وڵاتەکەیە لە هەموو شوێنێکەیە بە هەرێمی کوردستان هەرێمی کوردستان ژەگرێتەوە. ئایستا کارگەیەک لە سلێمانی لە هەولێر لە دهۆک بەڵێ ئێستا کارگەمان هەیە لە سلێمانی قوتووی بیپسیە نێرێتە دەرەوە ئەیگرێتەوە. کارگەیەکمان هەیە باتریە نێرێتە دەرەوە ئەیگرێتەوە. ئەبێ مۆڵەتی عێراقی شیە بوو تەصدیقی ئەوراقی لە عێراق کردبێ لە وەزارەتی بازرگانی یا پیشەسازی ئەیگرێتەوە. دائیرەیەکی دانراوە لە پێڵێن دەعمی سادرات لەوێ مامەڵەکە دەکەیت و لە ماوەی 2 مانگ 3 مانگە پڕەپارەکەی خۆت وەرەگریتەوە. وەکو ژوور هاوکاری هەر کەسێکە بن کارگەی هەبێت بەدڵنیاییەوە ڕێنوێنی بکەن بەدڵنیاییەوە. ئێمە لە دەرگای هەموو کەسێک ئەدەین لە دەرگای هەموو بەرپرسەکانی بەغدامان ناوە جگە لەوانەی خۆمان چکە لەوانەی خۆمان لێمان تێناگەن. ئاسانکاریەکان هەیە گوڵۆپەکان سەوزە بەرەو پیشەسازی بەرەو گاران بوو ئەوەیە کارگەکانتان بنە ئەوەیە لە شوێنی خۆی کارگەیەک لە باتری لە سلێمانی دانراوە لە شەرقی ئەوسەتا یەکەم کارگەیە مختبەرێکی هەیە لەمو عێراق مختبەر وای نییە. حکوومەتی عێراقی ئەتیما دەکاتە سەر مختبەرەکە ئەم بۆ فحسکردنی بات
هێشتا حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕسمی دەستخۆشی لێ نەکردووە کە بڵێ با هیچ نەبێ دائیرەکانی خۆمان لەو باتری تۆ بەکاربێن کە کوالیتەکەی لەوانەی وڵاتانی تر باشترە. باش کاگارم کێشێکی تر هەیە بابەتی بەرهەمی ناوخۆی خۆمان ئەمە باسی پاڵپشتی و کرد بۆ دەرەوە عێراقی بەڵێ جا خاڵێک گرنگ باسمان کرد لەوێ باشە برادران لەوێ پێیان وا بوو نرخی کارەبا گرانە نرخی کارەبا لەوێ 6 دینارە وتیان بۆ عێراق وتیان بۆ کارگەکانی عێراق وتیان سعودیە سنت و نیوێک وەرەگرێت کوێت 2 سنت و کەسرێک وەرەگرێت ئێمە زۆرە بۆی کە منافسە بکەین ئەو نرخەمان بۆ دابەزێنن منوتم ئێمە 156مان لێ سەنن هەموو ڕێکارێک بۆ دەمی سادرات بێ بۆ دەمی بەرهەمی ناوخۆ بێ بەغدا هەنگاوی باشی ناوە هەموو هەنگاوێکیش هەموو پلانێکی پیلانێکیش دژی کارگە و کەمکردنەوەی بەرهەمی خۆماڵی بێ حکوومەتی خۆمان هەنگاوی بۆ ناوە باش ئەم کارەونە تەسیری هەیە کارگارامیان بازرگان هەر حەز ناکا پارەی زۆر بازرگان نا خاوەن کارگە ئەسڵەن خاوەن کارگە لە 120 ئەگەر ئامانج و قازانجی و سەرمایەکەی خۆی بێ لە 180 حکومەت ئیسیفادەی لێکە حکومەت ئیسیفادەی لێکا بە هەناردە بە گەڕانەوەی دۆلار حکومەت ئیسیفادەی لێکا بە گەڕخستنی هەلی کار حکومت ئێستا یەک دنیا بندیوارمان هەیە بە خۆڕایی پارەیانەیاتێ ئەم ئیشیان پێەکە بە خۆی خۆیان پارەپیاکەن ئەم باڵانسا تاکو حکوومەتی هەرێمی کوردستان تێنەگات حاڵمان هەر لە موچە هەموو عالم پارەمان باتە بەشی موچە و بندیوار ناکات باش ئەمە حکوومەتێرم بۆ ئەم کارەبای ئێستەوە پرۆژەی ڕووناکیش هات مەسەی سێرم کرد نرخەکانم کرد تا ئێستا پیشەسازی بچووک نرخەکەی زۆر بەرزە لە کاتێکا وڵاتانی گەورە پیشەسازی وکو ئەمریکا لە سای هەشتای ئابوورەکەی پشت بە بزنسی بچووکە بەستان کردوە لەسەری ترامپ بکاتە سەر حکوم یەکسەر چەند شەریکەیەکی سیارە خەریبوو لە ئەمریکا دایبخەن وتیان قازانج کە خەڵک بچە سیارە بکڕێت چەندێکی قازانجی وەرەگرتیان لە 108 وتی ئەوەی سیاری ئەمریکی کرد قازانجی کڕی قازانجی لێوەرمەگرن ئەمە باڵانس ڕاگرتنە حکومەت دەبێت لە بەشێکە پارە بات لە بەشێکە پارە وەرگێ حکومت لە هەموو ئەم حکومەتە لە هەموو سێکتەرەکانە پارە وەرەگرێ ناکرێت تۆ کەرتی پیشەسازی پارەی لێبسەنی ئەم کەسە کە پرۆژەیەکی هەیە لە 115 قازانجی هەیە تۆ کارەباکەی بۆکەی بە لە 130 ئەبێ لەسەر و قازانجۆ پارە بابەتۆ تۆ ڕاوێنەی بازرگانە خاوەن کارگەکانی ڕاونە بە دەلیلی ئەوەی خاوەن کارگەمانی سێ لە ئێران دایناوە لە دوبەی دایناوە لە بەغا دایناوە لە تورکیا دایناوە ئەم پیلانە بۆ من ئەلەمە تێناگەم چەند پرسیارم کردووە باجارێ لەسەوەی عێراق سەکین وتت عێراق پلانێکی باشیە پاڵپشتی و دەعمێکی زۆری بەرهەمێنانی ناوخۆیەکە و هەناردە بۆ دەرەوە بەڵام ئێستێمە کێشەیەکمان هەیە عێراق نایڵێ بەرهەمی هەرێمی کوردستان بچێت بۆ ناوەڕاست و باشوور قسەتان لەسەر ئەمە کرد لەگەڵ بەڵێ من فرسەتێکم وەرگرت قسەم لەسەر ئەوە کردوتیان کە سوودانی ئەڵێ ئەبێت دەنگی مەکینەی ئامێری کارگەکان بەرزترین دەنگ بێ وتم وا ناڵێ وتی باوتم ئەیەوە بۆچی 3000 کارگەتان لێمە کوژانێتەوە وتی بۆ 3000 کارگەمان کوژانێتەوە خاڵێک هەیە تێنەگەیشتن دروست بووە لە بینی هەرێمی کوردستان و بەداخۆی ئمە کەسمان نییە وەکو حکوومەت بچێ بە دوای مۆزوعەکان بکەوێ چارەسەری بکە ئێمە لە بینی اتحادی سەناعات و وەزیری پیشەسازی و وەزیری بازرگانی و مەکتەبی سوودانی لە هەموو دەرگاکانمان ناوە ئەخیر جاسپاس بەخوا دوێنە گەشتینە نەتیجەیەک کە مۆڵەتی 150 کارگە بچووکەکان ژووری بازرگانی یاوێتی لە بەغا ژووری بازرگانی مۆڵەت نادات ژووری بازرگانی جیایە اتحادی سەناعات جیایە ئێمە ئەگەر نووسرا بکەین بۆ ژووری بازرگانیەکان باسی کارگەکەین ژووری بازرگانیەکان لێ کارگەر شمولی من ناکە ئەگەر نووسرا بکەین بۆ اتحادی سەناعات عادل عەگاب بڵێن ئێمە ئەمەمان بۆ چارەسەرکەن ئەڵێ لەسەرەوە نووسراوە ژووری بازرگانی ژووری بازرگانی ڕەبتی بە منەوە نییە هەتا گەشتینە ئەو چارەسەرەی کە کێشەی ئەوان ئەڵێ ئێستا خۆیان لە بەغا کە بەرنامیش تازەیان داناوە GPS-یان داناوە بۆ کارگەکان 36,000 کارگەی وەهمی کەشف بووە دوێنە لەسەر قسەی جەنابی وەزیر 36,000 کارگە عفا وەرەگرێ مۆڵەت وەرەگرێ سوتەمەنی وەرەگرێ بانقی قەرزی بانقی وەرەگرێ وجودیشی نییە 36,000 کارگەمان داخستووە کە وەهمین لای خۆمان شتیوا هەیە لای خۆمان شتیوان نیە نەخێر ئێمە بەڵێ بەڵێ لای خۆمان شتیوان نییە باش کاگارام ئەندامی ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی بەشێکی زۆری کاسبکارانی سلێمانی ئەندامن لای ئێوە
بازار خراپە هیچ بە دوواداچوونێکتان کردووە بازار ئێمە کردومانە ئێمە پێشنیاریشمان ناوە بە حکومەت جاموچەژێ زۆر گۆڕانکارێکی واناکە ڕۆژە خنکاندنی کەرتەکان بەگشتی زیادکردنی باج زیادکردنی ڕۆتین زیادکردنی ڕسوماتی بێیاسا وەکو سەرانە وای کردووە کە بازرگانی سست بێ کە پیشەسازی سست بێ کە گەشتیاری سست بێ کە خشت و کاڵ سست بێمانە بە ئەمە بەرەو تاریکیەکمانە بە ئەبێ بچین شاگردێک بدۆزینەوە لیا بچین لە بەغا کارگەدا بنینیا لە شوێنێکی تر بەدی کۆمنت بە نووسراوە ئاوا ژووری بازیان پیشەسازی یاوێتی بە حکوومەت کەم شتانە بکەن خراپە ئەمانە بکەن باشەکات بە دڵنیاییەوە هیچ جواب نییە لە بینی وەزیرەکانی بەغا و سوودانی وتی لە هەفتەیەکە دوو جار ئێمە کۆبینەوە جاری وایە دوی شەو پێویستەکە کۆبینەوە لە ڕۆژێکە 20 ڤۆیسیژە گۆڕینەوە ئێمە وەزیرەکانمان لەوانەیە بە سێ مانگ سەر حکومت دەبینن چۆن گفتوگۆی شتەکان کلیلی چارەسەری کێشەکان گفتوگۆی سەرمێزە ئێمە من نامەیە گەنێرم بۆ مەکتەبی سوودانی بە 1 سەعات جواب مێنەوە بۆ وەزیرەکان بە 1 سەعات جواب مێنەوە نامەیە گەنێرم بۆ مدیر عامێکی ئێرە مانگونوویە کە نامەکە منی نەکردوێت نەیبینی نەخێر ئارام بابان ئەندامی ئەنجومی ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی سوپاس لەگەڵمانە بوو هەمیشە ڕاشکاوانە قسەی باش و دڵی بازرگانان و ئەوانی کە لە بای پیشەسازیە کارەکە بۆمانێکی زۆر جژنی قوربان چەند ڕۆژێکی ماوە بەپێی ئەو بابەتە فەلەک ناسیانەی کە هەیە ڕۆژی هەینی یەکەم ڕۆژی جژنی قوربانی پیرۆزە بێت لە ئێستەوە ئامادەکاری زۆرەکرێ بۆ هاتنی گەشتیاران بۆی ئەو پشوانی کە لە ناوەڕاست و باشوور عێراقەیە هەروەها لە هەرێمی کوردستانیش بەڕێوەبەری گەشت و گوزاری هەولێر ڕاگەێنێت بۆ جژنی ڕەمەزان واتە چەند مانگێک پێشێستا 150,000 گەشتیار سەردانی پارێزگای هەولێریان کردووە بۆ جژنی قوربانیش ئامادەکاری تەواو و پێویستیان ئەنجام داوە 1545 شوێنی گەشتیاری لای ئەوان مۆڵەتی هەیە کراون بۆ ئەوەی خزمەتگوزاری گەشتیاری پێشکەش بە گەشتیاران بکەن لە بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری هەولێر ئامادەکاریەکانمان دەتوانن بڵێم لەسەر دوو ئاست کردووە هەم لەو دەواازانەی کە گەشتیاران پێدا دێنە ناوە لە بۆ شاری هەولێر و هەم لە ناو شاری هەولێر تیمەکانی ئێمە چاودێری هەموو ئەو بنکە گەشتیارانە دەکەن کە گەشتیاران سەردانی دەکەن یاخود ئەو شوێنانی کە چالاکی زۆری تێدا ئەنجام دەدرێت تیمەکانی ئێمە چاودێری ئەو شوێنانە دەکەن و لە هەموو حاڵەتێکدا و تیمانی ئێمە لە ئامادە باشیدانە لەوەی ئەگەر گیر و گرفتێک هاتە بەردەم گەشتیاران بتوانین بە زووترین کات چارەسەری بکەین و خۆشببختانە لە بابلین لە ماوەی ڕابردوودا هاتنی گەشتیاران هەم لە ڕۆژانی ئاسایی و هەم لە بۆنەکان لە بۆ شاری هەولێر بە بەردەوام ڕوو لە زیادبووندا ئەو جەژنە ناتوانم وەکو ژمارەیەک بەڵام پێشبینی ئەوەندە دەکەین بەڵام ئەو ئامادەکاری کە ئێمە کردمانە لە بۆ ئەوەیە کە پێشوازی لە ژمارەیەکی زۆری گەشتیار بکەین لە بەڕێوەبەری ئەمڕۆ دیناری عێراقی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی بەرزبوونەوەی تۆمار کرد کاتی کردنەوە بەیانی ئەمڕۆ لە مامەڵەکانە هەر 100 دلارێک نزیکەی 140,600 دینار لە هەندێک لە بازارەکان بەپی پارێزگاکان کە گۆڕانکاری بەسەرایەت 140,600 دینار بوو بەڵام لە نیوەڕۆ هەروەها پێش داخستنی بازار دینار بەرز بووە بۆ 140,100 دینار لە هەندێک شوێن 140,000 ڕێک مامەڵەی پێواکە بەرزبوونەوەی دینار لە کاتێکدایە کە بەشێک لە کارتە بانکیەکان لە کە عێراقین لە دەرەوە خزمەتگوزاریان پێشکەشە کرد وەستاون بەڵام کاریگەری زۆر لەسەر دابەزینی بەهای دینار بەرامبەر بە دۆلار نەبوو هاوکات لیرەی سووری لە بازارەکانی عێراق و کوردستان گۆڕانکاری بەسەرات تمەنی ئێرانیش بە هەمان شێوە گۆڕانکاریان بەسەرا هاتووە ئەلێرە سەرستان ڕاکێشن بۆ بەهای دراوەکان لەگەڵ هەندێک بابەتی پەیوەست بە بازارە جیانەکان 100 دلار 140,350 دینار بازار لە هەرێمی کوردستان داخرا هەروەها 100 پاوەند 186,000 دینارە پاوەند بەرامبەر بە دۆلار بەرزبوونەوەیکی باشی بەخۆ بینی و ئەگەری هەیە زیاتر بەرزبوونەوە تۆمارکە لە تاکو کۆتایی ئەمساڵ هەروەها 100 یۆرۆ 158,000 دینار ئەویش بە ماشەوە بەرزبوونەوەی تۆمارکە بەڵام پێ ناچێت گەشتبینیەکان بۆ یۆرۆ بە هەمان شێوەی پاوەنی بەریتانی بێت سەبارەت بە تمەن ئەمڕۆ هەر 100 دلارێک 8,180,000 تمەن بوو بەڵام تا ئەستێک لە بازاری فردەوسی کە گەورەترین بازاری ئاڵوگۆڕی دراوە لە تارانی پایتەخت ئێران
حتمما داوازینی بەخۆبینی دوای قسەکانی ڕابەری باڵای کۆماری ئیسلامی ئێران کەوتی بە هیچ شێوەیەک ئێمە سازش لەسەر پیتاندنی یۆرانیۆم ناکەین و ئەو وڵاتانە کێن بە ئێمە بڵین ئێوە یۆرانیۆمتان هەبێ یاخود نا هەروای کرد کە تمەن دابەزێ بۆ نزیکەی 8 ملیۆن و 400 هزار تمەن لە ناوخۆی ئێران. هەرچی سەبارەت بە لیرەی سووریا ئەمڕۆ دابەزینێکی باشی بەخۆبینی چ لە ناوخۆی سووریا چ لە هەرێمی کوردستان 1 ملیۆن لیرەی سووری گەیشتە 17500 دینار تا 168 دیناریش دابەزینی بەخۆبینی پێشتر نزیکەی 185,000 دینار مامەڵی پێواکرا لە ناوخۆی سووریاش هەر 100 دۆلارێک تا 940,000 لیرە دابەزینی بەخۆبینی واتە دۆلار بەرز بۆ لیرە دابەزینی بەخۆبینی لە کاتێکدا لە دوای لابردنی سزاکانی ئەمریکا ڕۆژ بە ڕۆژ لیرە لە بەهێزبوون و بەرزبوونەوەیە بوو بەڵام بڕیاری دابەشکردنی مینحەیەک هاوکاریە وەکو موچە لەلایەن ئەحمەد ئەوە بۆ فەرمانبەران و خانشینانی حکوومەت وای کردووە کە ئەرزی لیرە لە بازار زۆر بێ و ئەمە شۆکار بوو بۆ ئەوەی کە لیرە دابەزی تۆمارکە لە لایەکی تر هێرشەکانی ئیسرائیل لە وەڵامی ئەو دوو موشەکەی کاراستی ئیسرائیل کرابوو کە چەپێگەیەکی لە سووریا بردمان کشەی ڕابردوو ترسی و دڵڕاوکەیەکی زۆری لە ناوخۆی سووریا دروست کرد. سەبارەت بە لیرەی تورکی 100 لیرەی تورکی 3600 دینارە بە دۆلاریش 100 دۆلار بە نزیکەی 3920 لیرە مامەڵی پێوەکەی. باسێکی زێرتان بۆ بکەم بە خێرایی دوو ڕۆژە زێر تا ئاراستەیەک مەیلی بەرزبوونەوەی هەیە بەڵام ناتوانێت بربەستی 3400 دلار بشکێنێ جاروبان نزیکە بە تێلی بەڵام دواتە گەڕانەوە تۆمارکە ئۆنسەی زێر 3360 دلارە 1 کیلۆگرام زێر 180 دلاراتە نزیکەی دەفتەر و هەشتا وەرەقەیە ئەدوا 1 لیرەی زێر 712 دلار ئەوە مەبەستمان ئەو لیرەیە کە پێوتی لیرەی دووبەی 7.2 غرامە یەک مسقال زێری ئارە 21 665,000 دینار هەروایەک ئۆنسە زی و 34 دلار و 42 سنت زی و بەرزبوونێکی باشی تۆمارکە بەڵام نەیتوانێت ڕیکۆردی ساڵی پێشوو بشکێنێت کە چەند سنتێک لێوەی دوور بوو. سەبار بە نەوتی برێنت 1 بەرمیل 65 دلار و 55 سنت دەروات تەکساس 63 دلار و 42 سنت هەرچی سەبارەت بە گازی سروشتی 1 ملیۆن گەرمۆکە 3 ملیۆن و 3 دلار و 67 سنت مامەڵەی پێواکرێت. با باسێکی هێڵی فڕۆکەوانی عێراقیتان بۆ بکەم سزایەکی یەکێتی ئەوروپای لەسرە ئەمڕۆ جارێکی دیکە ئەو سزایە بۆ ماوەی 6 مانگی تر درێژکراواتە تا کۆتایی 2026 تا کۆتایی 2025 ببورن سزاکانی سەر هێڵی فڕۆکەوانی عێراقی بەردەوام بێ 6 مانگی تراتە هێڵی فڕۆکەوانی عێراق توتی جەوی عێراقی ناتوانێت گەشتەکانی بۆ ئەوروپا ئەنجام بە. دەستگای سەلامەتی فڕۆکەوانی ئەوروپا قەدەغەکردنی هێڵی ئاسمانی عێراقی و فڵای بەغداد تا ساڵی 2026 واتە سەرەتای 2026 درێژ دەکاتەوە کارەکەشی بۆ جێبەجێنەکردنی مەرجەکانی سەلامەتی و ئەمنی دەگەڕێتەوە. دەستگای سەلامەتی فڕۆکەوانی ئەوروپا راپۆرتی ساڵانی خۆی بۆ لیستی ئەو هێڵە ئاسمانیانەی کە گەشتەکانیان بەسەر ئاسمانی ئەوروپا قەدەغەکراوە بڵاو کردەوە. بەپێی راپۆرتەکە لیستەکە هەردوو هێڵی ئاسمانی عێراق و فڵای بەغداد لەخۆ گرتووە قەدەغەکردنەکەش تا ساڵی 2026 درێژکراوەتەوە. دەستگاکە ئاماژەی بۆ کرد ئەم هەنگاوە درێژە پێدەری هەنگاوەکانی یەکێتی ئەوروپای بۆ سەپاندنی کۆنتترۆلی توندی سەلامەتی فڕۆکەوانی و سەپاندنی سنوودارکردنی بەسەر ئەو کۆمپانیانەدا کە پابەت نین بە ستانداردە تەکنیکی و ڕێکخراوە پێویستەکانەوە بە ئامانجی دەستەبەرکردنی بەرزترین ئاستی سەلامەتی بۆ سەرنشینانی ئاسمانی ئەوروپا.
باسی کەرتی نەوتی کازاخستانتان بۆ بکەم هەندێ گرفت لە کەرتی نەوتی کازاخستان و کازاخستان بۆی ئەو گرێبەستە درێژخایانەی کە لە ماوەی ڕابردوودا لە بواری پەرەپێدانی کەرتی نەوتی لەگەڵ کۆمپانیا بیانەکان ئەنجامی داوە توانایی بەرهەمێنانی بەشێک لە کەڵکێ نەوتیەکانی زیادی کردووە ئەوەش کێشەی لە پابەندبوونی بە پشکی لە ڕێکخراوی ئۆپیک پلس بۆ بەرهەمێنانی نەوت دروست کردووە بەپێی داتاکان لە ١٨ بودجەی گشتی کازاخستان پشت بە داهاتی نەوتە بەستێ ساڵی 2024 داهاتی فرۆشتی نەوت زیاتر لە 42 ملیار دلار بوو بەڵام شارەزایان دەڵێت بەهۆی ئەوەی وردەکاری و گرێبەستانە وڵاتەکە لەگەڵ کۆمپانیا نەوتەکان ئەنجامی داوە نەزانراوە ناتوانرێت بە تەواوی پشکی داهاتی نەوت لە بودجەدا دیاری لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا کازاخستان گۆڕانکاری بەرچاوی لە کەرتی نەوتدا بەدەستهێناوە ئەمە ژوای کردووە ببێتە گەورەترین وڵاتی بەرهەمهێنەری نەوت لە ئاسیای ناوەڕاست و ڕۆڵێکی بەرچاو لە سیاسەتەکانی وزەی جیهانی دابگێڕێت ئەم ڕۆڵە زیاتر چەسپێنرا بە پەیوەستبوونی بە هاوپەیمانی ئۆپیک پلاس لە ساڵی 2016دا هەرچەندە وڵاتەکە چەندین جار پابەندبوونی خۆی بە سیاسەتەکانی بەرهەمهێنان ڕاگەاندووە کە هاوپەیمانەتیەکە پەسەندی کردووە بەڵام بەهۆی چەند هۆکارێکەوە نەیتوانیوە ئەو سیاسەتانە جێبەجێ بکات و بەرهەمهێنان لە ئاستێکی دیاریکراودا بپارێزێت دیارترینیان سروشتی ئەو گرێبەستانەیە کە لەگەڵ کۆمپانیا نێودەوڵەتیەکان واژۆ کراون پەرەپێدانی کەرتی نەوتی لە کازاخستان بە دۆزینەوەی کێڵگە گەورەکانی نەوتی خاو لە سەردەمی یەکێتی سۆڤیەت دەستی پێکرد بەڵام گەشەسەندنی تەواوی کەرتەکە دوای ڕووخانی سۆڤیەت و ڕاگەیاندنی سربەخۆیی و هاتنە ناوەوەی کۆمپانیا بیانیەکان بۆ ناو وڵات لە ساڵانی 90ەکاندا دەستی پێکرد کە ڕۆڵی سەرەکیان هەبوو لە پەرەپێدانی سێ گەورەترین کێڵگەی وڵاتەکە کاوانیش کێڵگەی کاشگن و تێنگیز و قەرە چاگاناک بوون کە لە نزیکەی لە ١٨ کۆی بەرهەمی وڵاتەکەدا بەشدارن بەپێی داتاکان بەرهەمهێنانی نەوت لە مانگی ئازاردا گەیشتووەتە 1,088,000 بەرمیل لە ڕۆژێکدا کە پشکەکەی بەپێی دوایین ڕێکەوتنی ئۆپیک پلاس بۆ مانگی ئایاری ئەم ساڵ 1,486,000 بەرمیل ڕۆژانەیە هەروەها خاوەنی 30 ملیار بەرمیل نەوتی یەدەگی سەلمێنراوە کە لە پلەی 12ەمی جیهاندایە کازاخستان بۆ دابینکردنی بودجەی وڵاتەکەی زۆر پشت بە داهاتی نەوت دەبەستێت و نزیکەی لە 180 ئەو نەوتەی لە خاکەکەیەوە دەرهێنراوە هەناردە دەکرێت ئەم داهاتانە لەگەڵ ئەو باجانەی کە کۆمپانیا نەوتیەکان دەیدەن بەشێکی بەرچاوی لە کۆی داهاتی بودجە و بەرهێنانی ڕاستەوخۆی دەرەکی پێک دەهێنن لە ساڵی 2024دا 42 ملیار و 700 میلیۆن دۆلاری لە هەناردەکردنی نەوت دەستکەوتووە تێکڕای تێچووی بەرهەمهێنانی بەرمیلێک نەوت لە کازاخستان لە نێوان 10 بۆ 15 دۆلاردایە و تێچووی کۆتایی بە گەشەپێدان و گواستنەوەشەوە بۆ نزیکەی 40 دۆلار بەرز دەبێتەوە سەرەڕای ئەوەی زیاتر لە 3 دەیە کۆمپانیا بیانیەکان لەو بوارانەدا کار دەکەن بەڵام وردەکاری هەندێک لە ڕێکەوتنە ڕواژۆکراوەکان بەنهێنی ماونەتەوە ئەمە ژوای کردووە دیاریکردنی پشکی ڕاستەقینەی وڵات لە داهاتی نەوتدا قورس بێت باسی گۆڕانی کەشوها بابەتێکی گەرمی جیهانیە کە بێگومان کاریگەریکی گەورەی لەسەر سێکتەرەکان دروستکە گۆڕانی ئاوهەوا لە هۆشدارێکی ترسناکەەوە بۆ بەڕاستێکی حاشاڵ نەگرت لێکەوتەکانی گۆڕانی ئاوهەوا لەوانە بەرزبوونەوەی پلەکانی گەرمە وشکە ساڵی و لافاوە ڕوخێنەرەکان ژیانی هاوڵاتیانی ڕوبەڕووی ئاستەنگی زۆر کردوێتەوە دامەزراوی جیهانی کەشناسی لە نوێترین راپۆرتیدا هۆشداری دەدات لە قوڵتربوونەوەی قەیرانەکان و پێشبینیەکە جیهان لە 5 ساڵدا بچێتە قۆناغێکی مێژووی ترسناکەوە پلەکانی گەرمای زەوی بەردەوامە لە بەرزبوونەوە و ئەوە تەنها هۆشدارێکی زانستی نییە و هەموو هاوڵاتیانی جیهان لە ژیانی ڕۆژانەیان هەستی پێدەکەن لە بەرزبوونەوەی پلەکانی گەرماوە هەتا وشکە ساڵی و لافاوە ڕووخێنەرەکان و ئاگرکەوتنەوەی بەربڵاو لە دارستانەکان ئاماژێ ڕوونی ئەو دیاردەیە بە گوێرەی نوێترین راپۆرتی دامەزراوەی جیهانی کەشناسی WMO ئەگەری هەیە جیهان لە 5 ساڵی داهاتوو بچێتە قۆناغێکی نوێی گۆڕانی کەشوهەوا کە لێکەوتەی بەربڵاو بۆ ژینگە و تەندروستی مرۆڤ و ئابووری جیهان بەدوای خۆیدا دەهێنێت
لە راپۆرتەکەدا باز لەوە کراوە کە لە 5 ساڵی داهاتوودا لانی کەم ڕۆژێک گەرمبوونی پلەکانی گەرما ئاستی پێوانەوی مێژووی تێپەڕێنێت بەڵام ئەوەی زیاتر پسپۆڕانی نیگەران کردووە ئەوەیە کە ئەگەری هەیە پلەکانی گەرما لە 1.5 پلەی سیلیسی زیاتر بەرز بێتەوە کە کارناسان پێیان وابوو هەتا ئەو ئاستەی تێنەپەڕاندووە دەکرێت ڕێگری بکرێت لە زیاتر پەرەسەندنی و ڕوودانی کارەساتی گەورە. گەرمبوونی ئاوهەوا بە شێوەیەکی یەکسان لە جیهاندا ڕوو نادات. بەپێی پێشبینیەکان زستانانی جەمسەری باکوور 3.5 هێندە خێراترە لە تێکڕا جیهانیەکەی گەرم دەبێت و هۆکارەکەی توانەوەی سەهۆڵەکانی ناودەریاکانە کە بەهۆیەوە تیشکی خۆر ناگەڕێنێتەوە و ئاوی دەریاکان گەرم دەبێت. لە شوێنەکانی دیکەی جیهانیش بارودۆخەکە جێی نیگەرانیە. دارستانە باراناویەکانی ئامازۆن خێراتر و زیاتر وشک دەبن. پێشبینی دەکرێت باشووری ئاسیا کە ناراوەکانی ئەفریقا و باکووری ئەوروپا لەوانە بریتانیا ڕوبەروی بەرزبوونەوەی بارانبارین و دروستبوونی لافاو ببنەوە. لەم ساڵانەی دواییدا هەندێک داتاو ئامار بڵاوبوونەوە کە جێی نیگەرانی لەوانە ساڵی 2024 بۆ یەکەم جار ئاستی 1.5 پلەی سیلیسی ساڵانە تێپەڕی. ساڵی 2023 بوو بە گەرمترین ساڵ لە ماوەی 175 ساڵی ڕابردوو هەروەها ئەگەری تێپەڕاندنی 1.5 پلەی سیلیسی لە یەک ساڵدا لە 146 ساڵی 2022ەوە بۆ 186 لەم ساڵەدا بەرز بۆتەوە. پسپۆران پێیان وایە هێشتا کات هەیە بۆ ڕێگریکردن لە پەرەسەندنی قەیرانی ئاوهەوا. یەکێک لە پسپۆڕەکانی دامەزراوەی جیهانی کەشناسی لەم بارەوە دەڵێت هێشتا دەتوانین ڕێگیر بین لەوەی بگەینە خاڵی بێگەڕانەوە. ئەوەش تەنها بە ڕاگررتنی بڵاوبوونەوەی گازە ژەهراویەکانی سوتەمەنیە بەردینیەکان دەکرێت. جیهان لە لێواری قەیرانێکی ئاوهەوای مێژوویدایە و راپۆرتەکان باشکرا باس لەوە دەکەن ئەگەر ئەم ڕەوتەی ئێستا بەردەوام بێت لە کەمتر لە 5 ساڵدا جیهان دەچێتە قۆناغێکی ترسناکەوە. بەڵام هێشتا هیوایەک هەیە کە بە کەمکردنەوەی بڵاوبوونەوەی گازە گەرمکردنەوەکان و وەبەرهێنان لە وزەی خاوێن و سیاسەتی ژینگەی بەهێز ڕێ لەو قەیرانە بگیرێت. پاسیۆن بۆ کردن کە هێڵی فڕۆکەوانی ئەوروپا سزای خستۆتە سەر هێڵی فڕۆکەوانی عێراق بۆ ماوەی 6 مانگی تر ئەم بابەتی درێژکردو لەگەڵ بەڕێز فارس ئەلجەواری شارەزای فڕۆکەوانی مەدەنی لەسەر ئەم بابەتە گفتوگۆکە بزانین کاریگەریەکانی چییە بن. بەڕێز ئەلجەواری بەخێر بێ. تەسیراتی ئەو حەزەرەی ئەوروپا لەسەر هێڵی فڕۆکەوانی عێراق چییە؟ ئایا کاریگەری زۆر نێگەتیڤ بێت لەسەر هێڵی فڕۆکەوانی عێراقی؟ ئێوارەتان باش سوپاسان دەکەم بۆ میوانداریکردنم. لە ڕاستیدا بابەتی قەدەغەکردنەکە بابەتێکی نوێ نییە. ئێمە ئەتوانی بڵێن ئەمە دێمین ساڵە کە ئەو قەدەغەکردنەمە بەسەردا دەسەپێندرێت یاخود دەسەپێندرێت بەسەر هێڵی فڕۆکەوانی عێراقی و پێش 2 ساڵ بەسەر کۆمپانیای فلای بەغدادیش داسەپێندرا. ئەمە دەرەنجامی جێبەجێ نەکردن و پابەندنەبوونی هەردوو کۆمپانیاکەیە بە پێوەرەکانی سەلامەتیەوە کە ئاژانسی سەلامەتی فڕۆکەوانی ئەوروپا ئیاسە دەیسەپێنێت بەسەر هەموو کۆمپانیاکانی گواستنەوەدا کە گەشتیانێ بۆ ئەوروپا بەهۆی جێبەجێ نەکرد و پابند بوون بۆ پێوەرانەوە ئەو قەدەغەکردن یاخود ئەو سزایە سەپێندرا بەسەر کۆمپانیاکە لە 2025ەوە و بەردەوامیش بوو ئەو سزایە بەبێ ئەوەی کە ڕۆی شوێنەیەکی ڕاستەقینە جێبەجێ بکرێت لەلایەن دەستەی کارگەڕی هەردوو کۆمپانیەوە تەنانەت لەلایەن وەزارەتی گواستنەوە گەیاندنیشەوە بۆ تێپەڕاندنی ئەو کۆسپ و تەگەرانەوە کە خراونتە بەردەم ئەو دوو کۆمپانیایە ئەو تێبینیانە ئەگەر ملاحەزانی هەن بەسیتن ئەتوانێت حل بکرێن چارەسەرکردن و دوور عێراق چەند هەنگاوێکی نا بەڕێوەبەری گشتی دوورخستەوە بەڕێوەبەری گشتی بۆ وەکالەت دانرا و خەرجێکی زۆریش نزیکەی 120 ملیۆن دلار بۆ ئەم بابەتە تەخسیس کرا. ئەمە نەیتوانی چارەسەریکە حەلی بکە؟ ئێمە بە ویژدانەوە قسە بکەین و حکوومەتی ئێستا کە خۆی دەبینێتەوە لە وەزارەتی گواستنەوە تەنانەت بایەخپێدانی و سەرۆکاتی وەزیرانش بم بابەتە بۆ هۆی ئەوەی کە لیژنەیەک پێک بهێنێن کە پسپۆڕی بیانیشی تێدای و بڕێکی ئەجگار زۆر پارەیان خەرج کرد. بەڵام کێشەکە با بڵێین کێشەکە قوڵە چونکە کەڵەکە بووە 10 ساڵە. کێشەکە لە سەرەتادا پەیوەندی بە کۆمپانیای هێڵی فڕۆکەوانی عێراقیەوە بوو بەڵام ئێستا کۆمپانیایەک تری شاتۆتە پاڵی
و هەروەها دەسەڵاتی فڕۆکەوانی عێراقیش هاتۆتە سەری و ئەویش بە هەمان شێوە چەند تێبینێکی لەسەرە بەڵام ئێمە لە ماوەی ساڵی ڕابردوودا واتە 2024 کۆمەڵێک ڕۆژشوێنی ڕاستەقینە جێبەجێ کرا بۆ هەڵگرتنی ئەو سزایانە واتە ڕێوشوێنی ڕاستەقینە بۆ ئەوەی بتوانن هەڵەکانی ڕابردوو کەم بکەنەوە تا ئەو کاتی بگەنە ئەو ئاسەی کە سزاکان هەڵبگیرن بەڵام میدیا بە ویژدانەوە ئەو بابەتی ڕووماڵ لەکرد چۆن من نازانم بۆچی هۆکار ڕاستەقینەکەچی بوو نازانی بەبوی بەیاننامەی سەرۆکایەتی وەزیران پێش 4 ڕۆژ پێشنیارێکە بوو کە لیژنەکان کاریان کردووە بۆ نەهێشتنی هەموو ئەو کۆسپانەی کە لە بەردەم گەشتەکانی ئەو دوو کۆمپانیایانەدان و بەنزیکەی لە 100 کارەکان تەواو بوو بەڵام لە ناکە دوای 4 ڕۆژ بینیمان دووبارە ئەم قەدەقەکردنە یاخۆتەم لیستەمان پەدەست گەیشتەوە ئێمە وەکو چاودێران پێشبینیمان دەکرد بەڵام ئێمە هیوادارین ئەوانەی کە نزیکن لە بڕار بەدەستەوانەیە ئەو بەیاننامە دواکە خطوتی جەوی عێراقی هەیەی یاخود هێڵی فڕۆکانی عێراقیەتی پەیوەندی هەیە بە علاقی هەیە بە قانونەوە پێما بێ قانونی عێراقی زۆر کۆنا و بۆچی خطوتی جەوی عێراقی نەیتوانیوە ببێ بە هێڵێکی باش هاوشێوەی خطوتی جەوی قەتەری و ئیماراتی و إلى آخر شاکە مێژووی هێڵی فڕۆکەوانی عێراق کۆنە مێژەکە دەگەڕێتەوە بۆ چلەکانی سەدەی ڕابردوواتە نزیکەی 70 ساڵ تەمەنیەتی واتە تۆ هێڵێکت هەیە کە تەمەنەکەی 70 ساڵەوە تۆماری کۆمپانیاکەش سپاس بۆخوا هیچ ڕووداوێکی تێدا نییە کادری تەکنیکی باشمان هەیە لە کۆمپانیاکە و لە توانایاندا خۆیان بەرەو پێش بکەن و پەرە بەخۆیان بدەن بەڵام پێویستیان بە دەستەیەکی کارگەری ڕاستەقینەیە کە لە قۆناغی ڕابردوودا یاخۆ لە 10 ساڵی ڕابردوودا ئەو دەستە کارگێڕیمان نەبووە نە لە سەردەمی ئابلوقەی ئابووریدیا نە لە 10 ساڵی ڕابردوودا واتە پێویستمان بە دەستەیەکی کارگێڕیە کە کاروباری کۆمپانیەکە بەرەو پێش ببات بەو کادرە تەکنیکیانەی کە هەنم بۆ نمونە ئێمە کادرێک دەبینین کە لە 4500 کەس پێک دێتە ئەمە کادرێکی گەورەیە یاخود تیمێکی گەورەیە و ئاگادارکردنەوەی کەسانی پسپۆڕ و شارەزا و بە ئاگا کە بتوان کارەکە ئەنجام بدەن دەکرێت زیاتر بەیاخیان پێ بدرێت بۆ ئەوەی کە پابەندن بە پێوەرەکانی سەلامەتی کارپێکردنی هێڵی فڕۆکەوانی و لەو سزایانە ڕزگارمان بێت چونکە ئەوە لە کۆتاییدا خزمەتی هاوڵاتی عێراقی دەکات چونکە هاوڵاتی عێراقی ئەشکەنجەیەکی زۆر دەدرێت و نەهامەتی زۆر دەچێژێت بۆ ئەوەی کە بۆ نمونە لە ئەوروپا بێتەوە بۆ عێراق دەبێت لە ڕێگەی هێڵی فڕۆکەوانی وڵاتانی دراوسێوانێ گەشت بکات وەکو تورکیا و قەتەری ئوردنی بەڵام ئەگەر ئێمە هێڵی ڕاستەخۆمانە بێ ئەوروپا ئەوە هاوڵاتی عێراقی بەو شێوەیە نەهامەتی نەدەبینی لە ڕووی دەرونیەوە هەروە لە ڕووی خەرجیەکی زۆری شەوکە خەرجی دەکات جەوی عێراقی پارێکی زۆریەوە تێچوویەکی زۆریەوە بۆ ئەوەی یاخود ئینفاقێکی غالیەوە بۆی کە بتوانێت منافسەی خطوتە جەویەکانی خەلیج بکە تەماشاکە کۆمپانیەکە ئێمە کۆمپانیایەکی حکومیە نوێترین فڕۆکەی هەیە بۆ نمونە دریم لاینەرمان هەیە کە لە کۆمپانیای فڕۆکەوانی عێراقی و چەندین کۆمپانیا هەن لە وڵاتانی کەنداوکە و فڕۆکانیان نییە فڕۆکەی بۆینگی ماکسمان هەیە ئێمە کێشەمان لە فڕۆکەدا نییە کێشەمان لە پارەیان نییە سپاس بەخوادم کاری کۆمپانیەکەشمە باشە بەڵام پێویستمان بە دەستی کارگێڕیەکە ئەو کارە یاخود کاروبارەکان بەڕێوە ببات وە پسپۆڕ بێت ئەنجومەنێکی ڕاستەقینەی کارگێڕیە بێت کار بکات بۆ ڕزگارکردنی کۆمپانیەکە لەو ڕەوشە نەهەمەتباری کارزەتباری کە تیدای فڕۆکەوانی مەدەنی زۆر سپاس بەرچاوڕوونێکی زۆر باشینە من چێژم لە گفتووەکەما بینی زۆر سپاس ئەوەی کە باسمان کرد پێوەست بوو بە هێڵی ئاسمانی عێراقەوە بە گشتی کە هێڵێکە تا ئێستا کردی حکومیەگە کردی تایبەت بێ باشتر و خەرجێکی زۆری بۆ تەرخانکراوەی کە هەیە دەستەی نەزاهات لە دوایین راپۆرت و کاریا لە دوو ڕۆژی ڕابردوو بەڕێوەبەری گشتیەکەی بە وەکالەت کە دەستگیر کرا بوو ئازادکرا 120 میلیۆن دۆلار گرێبەستێکیان هەیە کە دیار نییە چۆن خەرجکرا بۆ هیوایی کە ئابوووریەکی زۆر باشتانە